هەڤاڵ ئەبوو بەکر دوای ساڵانێک لە کێشمەکێش لەسەر پشکی بزوتنەوەی گۆڕان بوو بە پارێزگاری نوێی سلێمانی بڕیارە سبەینێش سوێندی یاسایی بخوات. پارێزگارە نوێەکەی سلێمانی ڕایدەگەێنێت هاتۆتە سەر قاسەی بەتاڵ و پارێزگایەکی خاڵی لەداهات، بەڵام هەوڵ بۆ دەستەبەرکردنی پێویستیەکانی خەڵک دەدات. ئەو بە ئاشکراکردنی سامانەکەی ویستی نیازپاکی خۆی بۆ هەمووان پیشان بدات. من ئەمڕۆ داخلی ساحەکە بووم، دوایی ئەبێەوە چاوەڕوانمان بن، چاودێرمان بن، لێمان بپرسنەوە لەژێر ڕەحمەتی چەکوشتان نابین بۆ ئەوەی کە بتوانین بیبینەوە. ئێمە ئەگەر کەوتین هۆکارەکە خۆمانین یان ئەگەر هۆکاری لاوەکیە بوو پێتان ئەڵێین، بەڵام ئەگەر سەرکەوتین هەمووتان سەرەکەون. بۆیە هەمووتان دڵنیا بن پەخش و دەست و نەخشتان لەو سەرکەوتنەیە هەیە. من ئیشەکەم لەسەر یاسا نەک لەوەک لەسەر جیاوازیەکان، ئیشەکەم لەسەر کۆکردنەوە، ئیشەکەم لەسەر تەواوکردنی ئەو کار و بەرنامە و پرۆژانەی پارێزگارە بەڕێزەکانی تر و خەڵکی تر پێشوو ئێمە کردوێتی. من بڕوام بە یەکتر تەواوکردن هەیە نەک یەکتر لەبین بردن. ئەو دیوارانی دروست کراون تەواویانەکەین بۆی سەقفەکەی لەسەردا بنین، نەک بین هەمووی بخینەوە سەر بناغە و جارێکی تر دروستیان کەینەوە. پارێزگاری نوێی سلێمانی دەڵێت ئەوەی لە ئێستادا لە هەموو شتێک لە پێشترا دابینکردنی سوتەمەنی و کارەبا و خزمەتگوزاریە. بۆیە یەکەم کاریان ئەوە دەبێت فۆرمێکی تازە بدۆزنەوە بۆ کارکردن، تاوەکو وەکو خۆی دەڵێت لەگەڵ دەست بەکاربوونی ڕووناکی و گەرمی بە هاوڵاتیان ببەخشێت. تەنیا 9 میلیارد دینار لە 2014ەوە تاکو ئێستا کابێ بە سەرەتای 2018 لە پەرەپێدانی پارێزگاکان هاتووە. ئەویش بە ڕێژەیەکی زۆر کەم درراوە بەو پرۆژانەی کە لە قۆناغی کۆتایی تەواوبوونان بۆی پرۆژەکانیان پێتەواوکەین. غیری ئەو پرۆژانە ئەو پرۆژانەی تری ئەو پارە بودجانی تر کە دابی نەکرێن بودجەی تەواریان پێوترێ بۆ بوومەلەرزە بۆ بورکان بۆ ئاگرکەوتنەوە کەوە ڕادەکەی کەمە، بەڵام حکوومەت بەڵێنی یاوینەتێ کە چارەسەریان بکات. بە چارەسەرکردنی بارودۆخی ئابووری و ئیداری و یاسایی و سیاسی لەسەر بنەمای دەستوری لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە کوێم کێشانە چارەسەر بن. بڕێک نەود لە حکوومەتی ئیتیحادیە وەیەت بەڵێنیان ناوینەتێ کە زیادی کەم و هەوڵێک دراوە لەگەڵ پاڵاوگەکانی بازیان و شوێنی ترا بۆ ئەوەی بتوانین هاوکارمان من لە بڕێکە. من لەو بڕوایم لە چەند ڕۆژی ئایندەیە ئەتوانین بڕێکی باشەوە بکەین و توانراوە بە هەوڵی هەموو لایەک بڕی 4 ملیۆن لیتر نەوتی سپی بۆ دەربەنیخان و دەوروبەری لە بەرەوەی کارە ساتبار بوون بەمو لە ڕزەکە تەرخان بکرێ. لەوە شانکەوە هەوڵ بین بە هەمومان ئەو بەرمی لە نەوتەی کە ئابێ بدرێ بە هاوڵاتیان تەواوی بکەین، چ لەگەڵ وڵاتانی دەوروبەرمانە لەسەر خەتین، چ لەگەڵ حکوومەتی ناوەند، چ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، چ لەگەڵ کەرتی تایبەتیش. دەوترێت لە جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری و بەدەمەوەچوونی کێشەکاندا حکوومەتی هەرێم جیاوازی لە نێوان پارێزگاکاندا دەکات، بەڵام پارێزگاری نوێی سلێمانی دەیەوێت لە ئێستا بەدواوە ئەو بۆچوونە بگۆڕێ و هەماهەنگی لەگەڵ پارێزگاکانی دیکەدا بکات بە جۆرێک ئەگەر نانێک هەبێت بە یەکسانی لە نێوانیاندا دابەش بکرێت. ڕامێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.